یەکەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەبە لە سلێمانی. ئەدەبدۆستان و نووسەران و شاعیران و هاوڵاتیان پەیتا بەرەو هۆڵی دەستپێکردنی فستیڤاڵ هەنگاو دەنێن. بە تامەزرۆییەوە چاوەڕوانی دەستپێکردنی یەکەم فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەبن لە سلێمانی. ئەمە دەرخەری ئەو ڕاستیان ئەبێت تێ بگەینەوەی ئەوەی لەگەڵ ئەمان هێڵێتەوە، ئەوەی بەردەوامیمان پێەیە، ئەوەی ئەتوانێت ڕۆحمان لەگەڵ خۆمان، لەگەڵ خەڵک، لەگەڵ خوا، لەگەڵ دەوروبەر، لەگەڵ گەردوون، لەگەڵ ڕابردوو، لەگەڵ ئێستا، لەگەڵ ئایندا ئاشکاتەوە نە سیاسەتە، نە حیزبەکانن، نە ئابووریە، نە بازرگانەکانن، بەڵکو ئەدەب و هونەر و کەلتور و ڕۆشنبیری و فکرن کە ئەتوانن بمانگێنەوە بە یەکتری و ئێمەش لێرەوە دەستمان پێکردووە. فستیڤاڵەکە لە ژێر دروشمی ڕێژنە بارانی وشە لە یادەوەری دنیادا دەماژێنێتەوە دەستی بە چالاکیەکانی کرد. لە یەکەم ڕۆژدا بە پێشکەشکردنی چەندین شیعر و دیداری ئەدەبی دەرگای فستیڤاڵی بەڕووی نووسەران و ئەدیبان و هاوڵاتیان واڵا کرد. هەروەها پێشەنگای کتێب و پێشەنگای فۆتۆگرافی ئەدیبان و شاعیران بەشێکی گرنگی نێوچالاکیەکانی فستیڤاڵەکە بوو. خەکەم قەیرانی ئابووری و پەتای کۆرۆنا و وشکە ساڵی و هەندێک هۆکاری تریش ڕێگر بوون کە لە ساڵی 2020 بتوانرێت فستیڤاڵی گەورەی لەم شێوەیە بۆ یادی ڕۆژی پێدانی نازناوەکە ئەنجام بدرێت. بۆ ئەم ساڵیش چەند هۆکارێک لەوانە دواکەوتنی تەرخانکردنی بودجە بۆ فستیڤاڵ کارەکانی هێنای ئەم ڕۆژە. ومێدەوارین چالاکیەکانی ئەم فستیڤاڵە شایان و شکۆی ئەدەب بن لە سلێمانی. دەیان توێژەری ناوخۆیی و نێودەوڵەتی بەشداریان لە فستیڤاڵەکەدا کردووە و توێژینەوە ئەدەبیەکانی خۆیان دەخەنە ڕوو کە ئەمەش هەنگاوێکە بۆ دروستبوونی پەیوەندی ئەدەبی و ئاڵوگۆڕکردنی ئەزموونی ئەدەبی نێوان وڵاتان. باحسەکان لە باشووری کوردستانن، لە زۆرێک لە شارەکانی کوردستانی باشوور با بڵین و لە هەر سێ پارچەی کوردستانن و لە دەرەوەی وڵاتیش لە توێژینەوەکانە بەشدارن. خۆشبەختانە ئێمە توێژەری کوردمان هەیە و توێژەری بیانیشمان هەیە، لەوانە فەڕەنسی، لەوانە هۆڵەندی و لەوانە دانیمارکی کە لەم فستیڤاڵەیە بەشدارن. ژمارەیان چەنە؟ چەند ئەدیب و نووسەری هەم ناوخۆیان بیانی بەشدارن؟ ژمارەیان دیاری کراوە؟ خۆی ئەگەر باسی بیانیەکان بکەین سێ بیانی بەشدارن، با بڵین کە گوتم فەڕەنسی و دانیمارکی و هۆڵەندین. بەڵام کوردیش کە لە ئەوروپا ژین، لە نەرویج، لە سوید لێرە بەشدارە بن وەکو شاعیر وەکو باحیسیش، و لە کوردستانی باکوورەوە کۆمەڵ یەک دوو باحیس لێش بەشدارن، لە ڕۆژهەڵاتەوە چەند باحیسێکی زۆر بەشدارن، و لە سلێمانیشەوە، لە هەولێرەوە، لە دهۆکەوە، لە زۆرێک لە شارەکانی کوردستانەوە لێرە بەشدارن. ینی هەوڵمانداوە کە باڵانس ڕاگرین لە بینی شارەکانە، لە بینی هەر چوار پارچەی کوردستانە، لە بینی نێر و مێیە، لە بینی ئەزموندار و خەڵکی تازە و گەنجە. هەوڵی ئەوانەمان داوە. شاری سلێمانی لە ساڵی 2019دا بەداهێنەری ئەدەب لەلایەن یونسکۆوە دەستنیشانکرا و لەو چوارچێوەیەشدا سلێمانی وەک پایتەختی ڕۆشنبیری دەستبەردارێکی چالاکیە هونەری و ئەدەبی و ڕۆشنبیریەکانی نابێت و بەردەوام دەبێت. یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەبیش نمونەیەکە لە چالاکیە ئەدەبیەکان و ڕۆشنبیریەکانی. ڕێزان محەممەد، کورسستان نیوز، سلێمانی.